لە دوای ڕاگەیاندنی ڕێکەوتنی ئیمارات و قەوارەی زایۆنی، سەرۆکی فەڵەستین مەحموود عەباس لەگەڵ سەرۆکی بزوتنەوەی حەماس ئیسماعیل هەنیە لە پەیوەندیەکی تەلەفۆنیدا ئەو ڕێکەوتنیان ڕەت کردەوە و دەسەڵاتی فەڵەستینیش باڵوێزی خۆی لە ئەبوزەبی کشاندەوە. لەو بارەوە هەموو لایەنە فەڵەستینیەکان کۆدەنگ و یەکریزن لە دژایەتی ئەو ڕێکەوتنەدا و بە خیانەتی ناو دەبن. عەباس لە پەیوەندی تەلەفۆنیەکەیدا ڕایگەیاند کە گشت پێکاتەکانی گەلی فەڵەستین یەکریزن بۆ ڕەتکردنەوەی دانان بە داگیرکار و ئاسایکردنەوەی پەیوەندی لەگەڵیدا. جەختیشی لەوە کردەوە کە ئەو ڕێکەوتنە جێگەی ڕێز نییە و ئەوان پابەند نابن پێیەوە. هەروەها جەختیان لەوە کردەوە کە ڕێگە نادرێت بە کەس فەڵەستین و قودس و خوێنی شەهیدانیان بکەنە پرد و بەردەباس بۆ ئاسایکردنەوەی پەیوەندی لەگەڵ دوژمناندا. داکۆکیشیان لەوە کردەوە کە پەیوەندی و هاوئاهەنگیان بەهێز دەکەنەوە لە گۆڕەپانی فەڵەستینیدا بۆ ڕووبەڕووبوونەوەی پێشاتەکان. سەرۆکایەتی فەڵەستینیش لە بەلاغێکدا کە نەبیل ئەبوڕدێنە خوێندیەوە ڕایگەیاند ئەوەی ئیمارات پێی هەڵساوە خیانەتە لە قودس و ئەقسا و کێشەی فەڵەستینی و دانانە بە قودسدا وەکو پایتەختی ئیسرائیل. بۆیە جەختی لەوە کردەوە بۆ ئیمارات و هیچ لایەن و وڵاتێک نییە خۆی بکاتە بریکاری گەلی فەڵەستین و بە ناوی ئەوانەوە بڕیار بدات. لایەنە فەڵەستینیەکان لە ڕاگەیاندراوی جیاجادا ئەو ڕێکەوتنیان ئیدانە کرد. حەماس ئەو ڕێکەوتنەی بە هەنگاوێکی ترسنۆکانە و دەستدرێژی بێ ئابڕۆیانە بۆ سەرمافی ئاینی و نەتەوەیی و نیشتیمانی و مێژووی گەلی فەڵەستین لە قەڵەمدا و بە خەنجەری غەدر لە پشتی گەلی فەڵەستین و هێزە بەرهەڵسکارەکانی ناوبرد. حەماس ئەو ڕێکەوتنەی بە ئاشکراکردنی ئەو پەیوەندیە گوماناویەی دەسەڵاتدارانی ئیمارات و سەرکردەکانی بزوتنەوەی زایۆنیستی لە ئەمریکا و ئیسرائیل ناوبرد کە بریتیە لە کەوتنی ئەخلاقی و نەتەوەیی دەسەڵاتدارانی ئیمارات کە بوونەتە یارمەتیدەری هێزە پەڕگیر و ڕازڕەوەکان لە ئیسرائیل و ئەمریکا بەر لە هەڵبژاردنەکانی ئەو وڵاتە، ئەوەش لەسەر حسابی گەلی فەڵەستینی. وتەبێژی بزوتنەوەی جیهادی ئیسلامی فەڵەستین داوەت شیهاب لەگەڵ ئیدانەی ئەو ڕێکەوتنەدا ئەوەی بەدەرچوون لە کۆدەنگی نەتەوەیی و شەرعیەتدان بە داگیرکاری ناوبرد کە خۆڕادەستکردن و ملکەچیە بۆ ئەو قەوارەیە و زیاتر هانی دەدات بۆ تیرۆر. جێگیری بزوتنەوەی ئیسلامی لە ناو هێڵی سەوز کەمال ئەلخەتیب ڕایگەیاند ئەوەی ڕاگەیاندووە ئاشکراکردنی ئەو پەیوەندیە نهێنیە کە چەندین ساڵە بەردەوامە ناوبراو بڕوای وایە ئەوەی ئیمارات دەیکات ڕێخۆشکردنە بۆ هەنگاوی داهاتووی سعودیا. لە بەرامبەر خۆشحاڵی پشتیوانی ئیسرائیل لە جیهاندا بۆ ئەو ڕێکەوتنە هەریەکە لە ئێران و تورکیا ئیدانەی ئەو ڕێکەوتنیان کرد. ئەمیر عەبدوڵڵاهیانی یاریدەدەری سەرۆکی پەرلەمانی ئێران بۆ کاروباری نێودەوڵەتی ڕایگەیاند ئەو ئاسایکردنەوەی پەیوەندیە پارێزگاری ئاشتی ناکات بەڵکو خزمەتە بە تاوانەکانی ئیسرائیل. ئەوە خیانەتێکی گەورەی استراتیژیە و پێش هاتەکانی زۆر خراپ دەبن. هەڵسوکەوتی ئیمارات هیچ پاساوێکی نییە جگە لە پشتکردنە کێشەی فەڵەستینی. هەر لەو بارەیەوە ئیبراهیم قاڵنی وتەبێژی سەرۆکایەتی تورکیا ڕایگەیاند بە دڵنیاییەوە مێژوو ئەوە دەنووسێتەوە خیانەتکاران لە گەلی فەڵەستینی و کێشەکەی سەرشۆڕ و زەرمەند دەبن.